گەڕی سێمی ڕادەستکردنەوەی دیلە زایۆنیەکان لە کەرتی غەزە لە چوارچێوەی قۆناغی یەکەمی ڕێکەوتنامەی ئاگربەستی ئەقسادا لەلایەن بەرگریکارانی کەتیبەکانی قەسام و سریەکانی قودسەوە لە ژێر ڕێوشوێنی توندی سەربازیدا بەڕێوە چوو، تێیدا سێ دیلی زایۆنی ڕادەستی خاچی سووری نێودەوڵەتی کرانەوە و پاشانیش بەدەستی سوپای قەوارەی زایۆنی گەیشتنەوە و دواتریش بۆ لای کەسوکاریان گەڕانەوە. سێدی لە زایۆنیەکە پێک هاتبوون لە هەریەک لە ئەربیل یەهودی تەمەن 29 ساڵ و ئاگام بێرگری تەمەن 19 ساڵ و گادی موزیسی تەمەن 80 ساڵ کە سەرباز و ئەفسەری هەواڵگری قەوارەکە بوون. هاوتەریب لەگەڵ ئەمەدا کەتیبەکانی قەسام 5 کرێکاری تایلەندیان بێ بەرامبەر ڕادەستی خاچی سووری نێودەوڵەتی کردەوە کە لە ئۆپەراسیۆنی تۆفانی ئەقسادا دەستگیریان کردبوون. ئاگامبێرگەر کە یەکێک لە دیلە زایۆنیەکان بوو لەلایەن بەرگریکارانی فەڵەستینیەوە لە کەمپی جبالیا ڕادەستی ڕێکخراوی خاچی سوور کرایەوە کە لەو شوێنەدا ژمارەیەکی زۆر لە سەربازانی سوپاکەی تێدا کوژرا بوون. هەریەک لە ئەربیل یەهود و گادی موزیس و 5 کرێکارە تایلەندیەکەش لە نێو ئاپۆڕای جەماوەری و ڕێوشوێنی توندی سەربازیدا گەێنرانە بەردەم ماڵی خاپورکراوی شەهید یەحیا سنوار و لەوێوە ڕادەستی خاچی سوور کرانەوە. بەرپرسانی قەوارەی زایۆنی سەرەڕای شکستیان لە شەڕی سەرغەزەدا بە دیمەنی ئاپۆڕای جەماوەری خەڵکی غەزە و پێشوازی گەرمیان لە بەرگریکاران هێندەی دیکە نیگەران بوون و ئیتمار بن غەفیر وەزیری پێشووی ئاسایشی قەوارەی زایۆنی ڕایگەیاند کە قەوارەکەیان لە ڕێکەوتنی ئاگربەستدا ڕێگەی ملکەچی هەڵبژاردووە. ڕاشی گەیاند دیمەنەکانی خانی یونسی بەردەم ماڵی شەهید یەحیا سنوار نیشانەی شکستی تەواوەتی قەوارەکەیانە نەک سەرکەوتن. لای خۆشیەوە بتسل ئیل سمۆتریچ وەزیری دارایی و یەکێک لە بەرپرسە توندڕەوەکانی قەوارەکە ڕایگەیاند سەرەڕای ئەوەی با گەڕانەوەی دیلەکان خۆشحاڵ دەبن، بەڵام ئەو باجەش کە لە ڕێکەوتنامەی ئاگربەستدا دەیدەن نیگەرانیان دەکات. هاوکات لیژنەی دەرەوەی کنیستی زایۆنی بەهۆی دیمەنەکانی خانی یونس و بینینی ئاپۆڕای جەماوەریەوە داوای کۆبوونەوەی بەپەلەی ئەنجومەنەکەی کرد و قەوارەی زایۆنیش لە کاردانەوەی فشارە ناوخۆیەکاندا و بۆ دروستکردنی ئاستەنگ بۆ پرۆسەی ئاڵوگۆڕی دیلەکان بە فەرمانی سەرۆکوەزیران و وەزیری بەرگری قەوارەکە ڕێوشوێنەکانی ئازادکردنی زیندانە فەڵەستینیەکانی لە زیندانی عۆفەر بۆ ماوەی چەند کاژمێرێک ڕاگیران. لە کاتێکدا بڕیار بوو ئەو زیندانیانە لەوێوە بۆ کەناری خۆرئاوا بگوازرێنەوە و پاشان ڕادەستی ڕێکخراوی خاچی سووری نێودەوڵەتی بکرێنەوە. بەپێی ڕێکەوتنامەکەی نێوانیان دەبێ قەوارەی زایۆنی 110 زیندانی کراوی فەڵەستینی ئازاد بکات کە 32یان سزای هەتاهەتایی و 48یان سزای توندیان بەسەردا سەپێنرا بوو. هەروەها 30 منداڵیشیان لە ناودا بوو. بەپێی ئەو لیستەی کە حەماس ڕادەستی قەوارەی زایۆنی کردووە لە زیندانیەکاندا 66یان خەڵکی شارەکانی کەناری خۆرئاوان و بە دیاریکراوی 14یان خەڵکی شاری قودسن. هەروەها 9 کەسیشیان دوای ئازادکردنیان بۆ کەرتی غەزە دەگەڕێنرێنەوە و 21 کەسیشیان کە سزای هەتاهەتاییان بەسەردا سەپێنرا بوو بڕیارە لە ڕێگەی میسرەوە لە خاکی فەڵەستین و قەوارەکە دوور بخرێنەوە. هاوکات بەشێک لە زیندانیەکان فەرماندە مەیدانیەکانن کە ساڵانێکە لە زیندان ژیان بەسەر دەبن.